لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش دەمێک کارێمی کوردستان و عێراق لەسەر پرسی جیاواز ناو بەناو دەکەونە کێشە و گرفتی دیاریکراوە بەشێک لە کێشەکان ڕاستیەکەی ئەگەر بگەڕێنەوە بۆ پرۆسی سیاسی عێراقی لە دوای نووسینەوەی دەستور و ڕاستیەکەی هەنگاوەکانی دیکە پرۆسەکانی دیکە بەشێکیان ڕەهەندی سیاسیان هەبوو و لەبەر ئەوەی زۆر قوڵ نەبووبوونەوە و قەیرانانە و کێشانە بە شێوازی دیاریکرا و ڕاستیەکەی یان کورد لێ ئەبوارد کە دواتر بۆمان دەرکەوتچێ زیانێکی پێگەیاندوین یان چارەسەرێکی کاتی بۆ دۆزرایەوە ڕێکەوتنێکی دیاریکراوی سیاسی ئەکراوە گرفتەکە ڕامەکرا لە شوێنی خۆیان ئەوەستێنرا بەڵام چارەسەری بنەڕەتی بە دڵنیاییەوە نەکراوە گەر دیقەت بین ئێمە با بڵێن لە هەندێک پرسی دیاریکرا و کە ڕەهەندی سیاسی و نەتەوی و نیشتیمانیشیانەیە بە دڵنیایی گرفتمان لەگەڵ عێراقا هەبووە و هێشتان تاسا و گلەیانەکەین بەڵام چونکە ئەوە 10 ساڵ زیاترە ڕەهەندی دارایی و ئابووری و پرسی نەوت هاتوۆتە پێشەوە خەریکە پرسەکانی دیکەشمان بە تەواوەتی بیرەچێتەوە خەریکی ئەم ڕەهەندەی دیکەین لە کێشەکانمان لەگەڵ عێراق بۆیە بە دڵنیاییەوە ئەوە 10 ساڵ زیاترە ئێمە زیاتر خەریکی گەرمە و کێشەین لە ڕەهەندە دارایی و ئابوووریەکەی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا ناوبەناوم گرفتانە چارەسەرە بن بەڵام بە گەورەتر ڕاستیەکەی دووبارە سەر دەرەکەنەوە ئەمە دەکرێت با بڵێن دوو خوێندنەوەی دیاریکراوی بۆ بکرێت یانەوەیە کە هەردوو لە با بڵێن خوێندنەوەی جیاوازیان یان تێگەیشتنی جیاوازیان بۆ بەڕێوەبردننی پرسەدارایی و ئابوووریەکان و سامانی سروشتی هەیە ئەمە دەکرێت بۆ پرسە سیاسیەکانیش هەروە بوو بن بەشێکی دیکەی ڕاستیەکەی لەوە سەرچاواگرێت کە هەردوو لایەکتری تۆبنبارەکەن بەوەی کە هەولێر لە بەغداد ڕاستیەکەی بیری چۆتەوە فیدرالیەت واتە چی و بیری چۆتەوە کە عێراق لە بنەڕەتا کە دروستکرا کە لە دوای 2023 بە دڵنیاییەوە بە نیەتی فیدرالی دروستکراوە نەک ئەو نیەتە ناوەندگەرایی کە ئێستا ئەو چەند ساڵە عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵی پێکا بە دڵنیاییەوە بەغدادیش لەو بارەیەوە ئارگومنتی خۆی هەیە قسەی خۆی هەیە بەوەی کارێمی کوردستان ئەوێ وەکو ئەگەر وەکو دەوڵەتیش نەبێ وەکو جۆرێک لە کۆنفیدرالی تەعامل لەگەڵ حکوومەتی ناوەندیا بکە بۆیە بەردەوام ئەم گرفتانە دووبارە بنەوە لە نێوان هەردوو لایە بۆ کە هەڵبژاردننیژی تر نزیکە بێتەوە شیعەکان بۆ ئیدارەدانی شەقامی شیعی خۆیان پێویستیان بە هەندێک ئاکتی دیاریکراو کردداری دیاریکراوە ناو بەناو ئەم کردارانە بەرامبەر بە هەرێمی کوردستان دووبارە بنەوە هەرێمی کوردستانیش بە دڵنیایی و بە هەمان شێوە سونەش لەو نێوەندەیە جارجار لە بینی کێشەکانی هەرێم و بەغداد بە دڵنیاییەوە دەنگێکی لێوە دێ لە نمونەیە و دەنگەی دوێنێ محەممەد حەلبوسی بۆ چارەسەرکردنی پرسەکان ڕاستیەکەی باسی کرد و 100% تێگەیشتێکی ناوەندگەرا بوو بۆ چارەسەری پرسەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بە هەر حاڵ من ئەم پرس ئەمەی ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا گوزەرێ زیاتر ڕەهەندە ئابوووریەکەی بە دڵنیاییەوە پرسە سیاسیەکەیشی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم کاگەبوو کاروان ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی شوعی کوردستان بەڕێزیان لە کفریەوە لەگەڵمانن لەگەڵ کاک هاوار شێخ ڕەوف پسپۆڕی دارایی و ئابووری بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمانن کاگەبوو کاروان کاک هاوار شێخ ڕەوف سڵاوتانێ بێ هیوادارم زۆر زۆر باش بن هەردووکتان بەخێر بێن بۆ زوو ڕێزت هەیە ئیزنت لێ فەرموو من لەگەڵ ئەبوو کاروانە دەست پێەکەم کاک ئەبوو کاروان دووبارە سلااوت لێبێ پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکە ئەزانی لە دوای 2023 لە دوای نووسینەوەی دەستور دوای ئەوەی ناومان نائێراقی نوێ ئێمە لەگەڵ عێراقا لەگەڵ بەغداد لەسەر زۆر پرس کێشەمان هەبووە ئەگەر بگەڕێینەوە سێرێکیان بکەین ڕاستیەکەی ئەیبینین بەشێکی زۆری پەیوەندی بە تێگەیشتنەوە هەیە لەبارەی فیدرالیەت تێگەیشتن لەبارەی کە فۆرمی پەیوەندی ئێمە وەکو هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالی لەگەڵ بەغداد وەکو حکوومەتێکی فیدرالی ئەبێت چۆن بێ
ئێستا ئێمە گەیشتونێتە ئەوەی دوای کەڵەکەبوونی ئەم کێشانە گەیشتونێتە ئەوەی ناوی بنین قەیران ڕاستیەکەی قەیرانی پەیوەندی فیدرالی ئێمە لەگەڵ عێراقا کاک ئەبوو کاروان پرسیارەکەم گەیشت یان دووبارەی کەمەوە باش پێم وا بێ گرفتێکمانێ هاوڕێیان بۆمان چارەسەرکەن کاکاوار دووبارە بەخێر بێیت زۆر سپاس لە ڕەهەندە ئابوووریەکەی بە ئەم پرسیارە بکەم ئێمە لە بین هێرمی کوردستان و عێراق لە جەدەلێکی دیاری کراوین هەردووکیان بەیەکتریێڵەن پابند بوون بە دەستورەوە بەیەکتریێڵەن پابند بوون بە یاساکان بە تایبەتیش یاسایی بەڕێوەبردنی دارایی ئەمە جگەل لە پابند بوون بە ڕێکەوتنەکانی کە لە نێوان هەردوو لاکراون لە بە منطقی دەستوری بە منطقی ڕێکەوتنە قانونیەکە ڕێکەوتنە سیاسیەکانی نێوانیان و بە منطقی قانونی بەڕێوەبردنی داراییش ئەگەر لە ڕەهەندی فیدرالیۆ سەیری بکەی کامیان لەسەر حەقن هەرێمی کوردستان یان عێراق زۆر سپاس من یەکەم جارە لە کەناڵی زوم بەشداری بەرنامەیە بکەم بۆیە ڕێز و سڵاوە نێرم بۆ بینەرەکانتان باستانەکەی تایبەت بە وەڵامی پرسیارەکەی جەنابیش هیوادارم خەڵک ینی کە گوێمان لێگرێ وجدانیش لەگەڵ گوێگرتنەکە بخاتە ئیش چونکە ئێمە ڕاستی نهاتوین محامات بۆ هیچ لای بکەین ئەمانوێ وەکۆی کەواجبە لە سەرمان بەپی تێگەیشتنی خۆمان حەق بڵین لە هەرێمی کوردستان بابەتی گەندەڵی لێبەریتە دەرەوە کە گەندەڵێکە بەڕاستی نقطەی زۆعفی زۆر گەوری هەرێمی کوردستانە بە تایبەتیش مەسلەی گەندەڵی لە پرۆسەی نەوت و با بڵێن نەوت کە ساڵانێکە نەوت دەرەهێنرێ و ئەفرۆشرێەوە بە بۆری و بە تەنکەر و بە شێوازی جیاواز ئەمەی لێبەریتە دەرەوە کە بۆ بە کارتێکی شار بەدەست بەغاوە لەسەر ئێمە و وەختی خۆشی بیریدە محکەمەی پاریسیش بە هەمان شێوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بڕیاری نەیە ئەمەی لێبەریتە دەرەوە من قەناعەتم وایە تێگەیشتنی هەرێمی کوردستان بۆ مەسلەی خوێندنەوەی دەستور و قانونی ئیداری مالی طبعا ڕێژەیە بەڵام نسبیان تێگەیشتنی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێگەیشتنێکی دروسترە و من یەک بەڵگەشێنمە بۆی بینەر یەکسەر لێمان نەکەوێتە سەنگەری ئەم کێشەیە بە بیر بکەین و عنیم کێشی کە ئێستا ئەمای ڕۆبی هاتوین مەسلەی نەناردنی موچەی ئەم مانگە لەلایەن حکوومەتی فیدراالی لە چی تەوقیتێکە ئەم کێشەیە دەسی پێکرد لە چی تەوقیتێکە لەو تەوقیتە کە چەند ڕۆژێک پێش ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی گرێبەستی هەناردەکردنی غاز یا بەڵێن دەرهێنانی غاز یا ئیسtisماری غاز لە هەرێمی کوردستان دەست پێکە ئەما بێبی بیخیتەوە ناو سوورەتە گەورەکە سوورەتە گەورەکە چییە ماوەیەکە ئەمریکا و ئیسرائیل لە منطقەکە شەڕێک بڕێوە ئەبان دژی ئێران و هەژمونی ئێران لە ناوچەکە وە بێجگە لە ئێران کەوتونەتە وێزەی وڵاتە سونیەکانیش ناوی لە ڕووی اقتصادی ڕەنگە خۆش نەبێ بڵین سەرانە بەڵام ئیتر ئەمریکا عقود فەرزەکە بەسەریانە عقود فەرزەکە بیرمانە ینی لە سعودیەوە لە قەتەرەوە لە ماوەکانی ڕابردوو حتا تورکیا قسە لەسەرەوە هەیە بێ زەریبەی خۆی بە هەرێمی کوردستانیش لە معادلەیە ئەمریکا پێم وایە ینی لەم تەوقیتە ڕاستە ویستێک هەیە حەزێک هەیە تێگەیشتنێکە لە هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە ئەگەر ئێمە چینە سەر خەریتەی غازی ئەمریکی و لەگەڵ ئەوانە جۆرێک لە شەراکەتمان هەبێت لە ئێستاە کە ئێران زەعیف بووە لە مانتیقەکە ئەوە لە قازانجمانە لەگەڵ ئەوەیش کە ئەوانەی کە ناو پرۆسەی ئیدارەدانی ئەم مەلەفان ماوەکانی ڕابردوو زۆر مستەفید بوون ینی لە ڕووی مادیەوە زۆر مستەفید بوون بەڵام ئەمەشی لێ دەرچی ئەمریکا ئێستا ئەگەر بێ بەسەر هەرێمی کوردستانە فەرزیکە بڵێمە ئەبێت پێی عەقدی غاز لەگەڵ من کە ئێمە بیرمان نەچێت جارانێکێتی نیشتمانی کوردستان هەر حساسێتی هەبوو بە ناوهێنانی مەسلەی گرێبەستی غازی جوانە بوو ئێستا بەسەر جستەی منە بەڵێ بەس ئەم جارە سەیرەکەی بێدەنگی هەڵبژاردووە ئەم بێدەنگی ئاماژێ بۆ ئەوەی کەم پێیان بانیش دراوە ینی معادلەی سیاسی لە منتیقەکە گۆڕاوە و من خوێندنەوەی خۆم وایە ئەم مەسلەی عەقدی غاز یا گاز لە
تەوقیتە لەم کاتە پەیوەندی بۆ گۆڕانکاری سیاسیانە پەیوەندی بە شەڕی ئۆکراین ئەو رووسیاوە هەیە پەیوەندی بە شەڕی ئیسرائیل و حەماس و هەموو ئەو وەزع سیاسی گەوری کە لە منتیقکارە اینجا دیقەت ئەفەرموویت لەم تەوقیتە عێراق ئیستیفزازە بێ بە چونکە خۆتە زانەیە بەشێکی زۆری هێزە دەسەڵاتدارەکانی عێراق شیعەکان نزیکن لە ئێرانەوە لەسەر هەژمونی سیاسی شیعی ئێرانی لە منتیقەکە حساب بکرێن بۆ ئاسایی ئەگەر ڕەتفعلێکێ بێ جا گرنگ بوو بۆ هەرێمی کوردستانێمە هەمیشە پێشتری شەر ئەومانوتەوە وتومانە گرنگەوە ئێمە لە زمنین لە زمنین بۆی تعاتوفی نێودەوڵەتیش لەگەڵمانە زیاتر بێ وەکو باسم کرد مەسلەی گەندەڵی قوڕی کردو بەسەر هەرێمی کوردستانەکە مەسەلەن پرسیارە هەرا محریجەکە کە وەڵامەکەی ناتواندرێ بە ڕوونی بە بەغا بدرێتەوە داهاتی فرۆشتنی نەوت زەحمەت نەبێ لەکوێ ئایا نەوت ماوەکانی پێشوو وەکو ئەوترێ ڕۆژی 300,000 بەرمیل ڕۆیشتووە یان نەڕۆیشتووە ئی داهاتەکەی لەکوێ داهاتەکەی لەکوێ طبعا تۆ سەیری بۆ چوونی ڕسمی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە وەزارەتی دارایی ئەبێت ئەچیدا ئاگاداری هەموو داهاتی هەرێمی کوردستان بێوانە وەزارەتی دارایی ئەڵێن ئێمە ینی لە دەر پرۆسەکە لە دەروی وەزارەتی داراییە وەزارەتی دارایی لە ناو مەسلەی داهاتی نەوتانیە لە ناو مەسلەی داهاتی فرۆشی نەوتانیە و ئەمە نقطەی زۆعف ئەگەر ئەمەی لێ دەرکەی بەڕاستی کاک بەڕێز لە مەسلەی ئەم بەش بەشێنەوە ئەم گفتوگۆ مناقەشەیە هەرێمی کوردستان زیاتر لەسەر حەق باش بۆ باسی ئەمریکات کرد ڕاستیەکەی و تەوقیتەکەیشی ئەو کات کە ڕێکەوتنەکە کرا و هەندێک دەنگی ناڕەزایەتی لە بەغداوە بیسترا مارکۆ ڕۆبیۆ و هەندێک بەرپرسی دیکە ئەمریکیش قسەیان کرد ڕاستیەکەی و پشتیوانیان وابوو ئێستا گرفتەکە گەیشتۆتە سەر مەسلەی بڕینی موچە نەناردنی موچە و پێدەچێت لە شێوازی ڕێکارەکەیشیا بە دڵنیایی و هەڵی دارایی لەلایەن وەزارەتی دارایی عێراق و کرا بێگر دواتر پێت خۆش بوو حەزەکەم قسەی لەبارەوە بکەی بەڵام ئەمریکا ئێستا بۆ ئەم گرفتیان ئەتوانێت شتێکی دیاری کراو بکە بۆ چارەسەر من زانیاریەکم ڕستەت فەرم و باسیکەم ڕەنگە زۆر کەسی کەش ئەنی هەندێک کەسم زانیاریان هەبێ ئەمریکا ئێستا بیر لەوە کاتەوە زەختی خۆی کات لە بەغا بۆی مەسلەی موچە بنێر نەگەر بەغا هەر ڕازی نەبوو بە هەرێمی کوردستان ئەڵێتەوەڵێ نەوت بفرۆشەرەوە و جاران بە بۆری موافقەتی ئەوی بۆ وەرەگرێتەوە نەوت بفرۆشێتەوە بە بۆری و وەکو جاران بە داهاتی نەوت و بە داهاتی ناوخۆ موچە لە هەرێمی کوردستان بدرێت بەڵام ئەم هەنگاوەش خەڵکی هەرێمی کوردستان دڵخۆش ناکە چونکە لە ماوەکانی ڕابردوو ئەم پرۆسەیە بەڕێوە چوو بەم شێوازە بە میکانیزمە و دابشکردنی موچە پێشەی هەبوو بۆیە خۆی ئۆپشنێکی باشە ڕاستێکی ئەگەر بتوانێت کێشەکە ئەوەی ئوستازێمە بە دەر لەوەی جەناب لە پێشەکەەکە زۆر جوان باسی کرد باسی ئەوەت کردوتی ئێستامە هەموو شتەکان ئێمە زۆر کێشەی استراتیژیمانەیە لەگەڵ بەغا زۆر کێشەی مێژوویمانێ هەمیمان بیر چۆتەوە ئێستا بابەتەکە ئێمە باسی بوجەش ناکەین آخر مەسەلەی کە بوجە فەرقیە لەگەڵ مەسەلەی موچە بەس باسی موچاگەی موچەکەش نییە ڕاست باش دێمەوە سەری شتی باشە دووە کردو من بە پرسیار بەڵام بە پچمۆلای کاک ئەبوو کاروان کاگە بوو کاروان پرسیارم ئەوە بوو ڕاستیەکەی ببورێتەوەن گرفتەکە نەیهێشت پێت بگا ئێمە لە دوای 2000 و با بڵین 5 دوای نووسینەوەی دەستور وردە کۆمەڵی گرفتی دیاریکراومان لەگەڵ ئەم عێراقی تازەیە بۆ دروست بووە بەردەوام لە دروست نەکردنی مەسەلەن ئەنجومەنی فیدرالیەوە بیگرە لە مادەی 140 بیگرە وردە پرسەکان هاتن هەتا ئەمەی 10 ساڵە 12 ساڵە ئێمە لەبارەی پرسە دارایی و ئابوووریەکانەوە لەگەڵ سامانی سروشتی لەگەڵ عێراقا لە کێشە داین تۆ پێم بڵێ ئەنی ئێستا گەیشتونێتە تابان هەموو کێشەکانیش زیاترەگەر سەیری بکەی هەستەکەی پەیوەندی بە خوێندنەوەی جیاوازی هەردوولاوە هەیە بۆ پەیوەندی فیدرالیەکەی بینی هەرێمی کوردستانی فیدرال لەگەڵ عێراقی فیدرالە ئێستا گەیشتونێتەوەی هەموو ئەمانە کۆ ببنەوە بگاتە قەیرانی فیدرالی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە جاکەڵم قەیران بە هەموو ڕەهەندەکانی سیاسی و ئابووری و تەنانەت پێکەوە هەڵکردنی ئیداری نێوان هەردوولاش زۆر سپاس بۆ جەنابتان بەداخەوە من گوێم لە هەم پێشەکەکەی تۆ نەبوو هەم ئەو بەڕێزەی کە
مداخلەیەکی کرد کە لە کۆتاییەکەی گوێم لێ بوو مداخلەیەکی زۆر باشی و ئیژابیانەی کرد. بابەتەکەش ئەوەیە کێشەی نێوان بەغداد و با بڵێین هەرێمی کوردستانە. دیارە ئەگەر ئێمە بەوردی خوێندنەوەی بۆ بکەین بۆ ئەم بابەتە ئەم کێشەیە هەم کێشەیەکی کۆنا هەم کێشەیەکی تازەیشە. کێشەیەکە ئەتوانێت ئینسان بڵێ هەر لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە هەیە و دابەشکردنی کوردستان بە سەر 4 دەوڵەتە و بەبێ ئارەزووی گەلی کوردستان خۆی و هەروەها تێکۆشانی گەلێک بۆ وەرگرتنی مافەکانی خۆی ئەمە قۆناغ بە قۆناغ ئەم ململانەیە بوونی هەبووە و زۆر جاریش گفتوگۆ و دانیشتن لە نێوانە بووە زۆر جاریش شەڕی یەکتری بووە. پرسیارەکە دیارە پرسیارێکی جوان بوو لە 2000 با بڵێن 3 و 4ەوە لە دوای با بڵێن پرۆسەی ڕووخانی ڕژێمەوە ئایا ئەمە بەردەوامی هەبوو دەبێ ئێمە تێبگەین. وەکو باسم کرد عێراق لە سەرەتای دروستبوونەوە ویستوێتی عێراقێکی مرکزی بێ. ئەم بەڕێزانەی کە ئێستا دەسەڵاتدارن لە عێراقا دەسەڵاتێکن هاتوونەتە سەر حکوم با بڵێن هاتنەتە سەر ئەم دەسەڵاتە ئەمانە بڕوایان بە نەبڕوایان بە دیموکراتیەتەیە و نەبڕوایان بە مافی گەلی کوردستانەیە. ئەمانە با بڵێن هاتوون کە ئەمان با بڵێن سەدام ڕووخاو ئەمان دەسەڵاتیان وەگرت هەرێمی کوردستان بوونی هەبوو. هەرێمی کوردستان پەرلەمان و حکوومەت و دەستگا دامەزراوەکانی هەبوو. لەبەرەوە ئەمان بە ناچاری هاتن تەعاملیان لەگەڵ کرد. تەنانەت کاریگەری هەرێمایەتی و با بڵێن کاریگەری دەوڵەتانی جیانشی لەسەر بوو بۆ ئەوەی جۆرێک لە جۆرەکان ڕێککەون. لەبەرەوە ئەم سیراعە بوونی هەبووە و بوونی ئەبێت چونکە ئەقلیەتی دەسەڵاتدارانی عێراق ئەقڵێتێکە تا ئێستا پێداگیریەکەن لەسەر مرکزیەت. ئەمە بابەتێکە. بابەتی دووەم ئەوەیە کە ئێمە ساڵانێکی زۆرە تێکۆشانەکەین خەباتەکەین سیاسەتەکەین. یعنی ئەتوانم بڵێم سیاسەکانی هەرێمی کوردستان ئەگەر بەوردی ئەگەر بە دیقەتەوە ئەم دەسەڵاتای عێراقا خوێندنەوەیان بۆ نەکردبێ با بڵێن بەداخەوە ناتوانن تەعامل لەگەڵ ئەم دەسەڵاتەیە بکەن. یعنی دەسەڵاتێک کە وەکو باسم کرد بڕوای بە قەزیەکە نییە لە بەرامبەر ئەمە ئەبێت تۆ چۆن تەعامل لەگەڵا بکەیت. ئێمە 33 ساڵە لە دەسەڵاتین 33 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستانەکەین 33 ساڵە باج و گومرک و هەموو با بڵێن دەستکەوتی تایبەت و جۆرا و جۆرمانەیە نەوتمانەیە. بەڵام ئەبێ پرسیارێک بکەین ئایا حکوومەتێک ئەم حکوومەتەی کە زۆر جار بە دوژمن لە قەڵەمیە دەین زۆر جاریش بە دۆست و شایلۆغانی بۆکەین. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانێک یەشتا دەسەڵاتەکەی وەرنەکردووە کاندید کراوە لێرە ئێمە ئەیکەینە برای خۆمان و ئەوەی خۆمان. لە بەرامبەر دەسەڵاتێکە کە من ڕەنگە هەم وەکو هەندێک کەس یان هەندێک سیاسی یان هەندێک ئەحزاب با بڵێن جارێک بە شەیتان و جارێک بە ڕەحمان لە قەڵەمی نادەم. بەڵام دەسەڵاتێکە عەقڵیەتی ئەزانین چۆن لەگەڵ قەزیەی کوردستانیە لەگەڵ قەزیەی با بڵێن دەستورە لەسەر قەزیەی فدرالیە تا چۆن مامەڵەیەکە. ئێمە چیمان کردووە بەرامبەر ئەم دەسەڵاتە؟ ئێمە چیمان کردووە بەرامبەر ئەم دەسەڵاتە؟ چەندێ پێگەی خۆمانمان بەهێز کردووە؟ ئەو بەڕێزەی کە باسی گەندەڵەکانی کرد باسی هەموو ئەو شێوازە دامەزرایەوەی حکومڕانیەی کە بەس بە دەسەڵات ناچینێمە کە بە لە هەموو ڕوویەکەوە ئێمە قەزەیەکە گرفتەکانمان جاوڵا کاگە بوو کاروان ئەگەر دەرفەتە بوو بە دڵنیاییەوە دێمە سەری چۆن تەعاملەکەین لەگەڵ بە دڵنیاییەوە دێمە سەری چونکە ڕاستیەکەی ئەو شێوازی بەڕێوەبردنەکە لە هەرێمی کوردستان گیراوەتە بەر ئەوە دەرەنجامەکەی بینین لە زۆر بارە ئەوەندەی خەڵک زیانی لێەکە و باجەکەی ئەدا ئەوەندە خودی یەکێتی و پارتی خۆیان زیانی لێ ناکەن. بۆیە
دەرەوەی یەکێتی و پارتی ئەتوانێت چی بکا بۆ ئەمە بەڵام ئەگەر بیبەستینەوە بەم قەیرانەی کە ئێستا دروست بووە ئەم موچە بڕینە ئەم کاردانەوەیە کە بەشێکی باش لە لێکدانەوەکان ئەیبەستنەوە بە پێشهاتەکانی ناوچەکە و بە دیاریکراویش ئەو ڕێکەوتنامەی لەگەڵ ئەمریکایە کرا کۆمپانیا ئەمریکیەکانە کرا بۆ پرسی غاز لەو نێوەندا چی ڕاستیەکەی تا چەند پەیوەستە بە خودی ئەم پێشهاتانەی لە ناوچەکە هەیە و عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە لە ڕووی ئاراستەی بیرکردنەوەەوە سەر بە دوو ئاراستەی جیاوازن کە لە ناوچەکە خەریکی جۆرێک لە ململانن لەگەڵ یەکتریە. بەڵێ من پێم وایە ڕەنگە هاوڕات نەبن لە پرسیارێکە مامانە تەنها ئەم دەسەڵاتدارانە با بڵێ خەڵک زیانی بەرەکەوێ دەسەڵاتداران زیانیان بەرناکەوێ. من پێم وایە دەسەڵاتدارانی زۆر زیانیان کردی با هەزارها قەسر و قوسووریان بێ لە دەرەوەی وڵات با دنیایەک پارەیان هەبێ بەڵام کاتێ ئەم کیانە لە دەست دەرەچیە ئەوان چین ژمارە نین لە دەرەوەی وڵات ئەو پەڕی ڕاکەن بۆ دەرەوەی وڵات لەبەرەوە ئەوانی زەریان بەر ئەکەوێ چونکە هەموو ئێستا هەموو توانایان و قووەت و عیلاقاتیان لەسەر بنەمای خوێنڕشتن و قوربانێدان و تێکۆشانی گەلی کوردستان بووە و ئەم کیانەی بوونی هەیە کە ئەم کیانەی ئێستا لە قازاجی وڵاتانی هەرێمایەتیە لە قازاجی ئەمریکایە لە قازاجی بریتانیایە لە قازاجی فەرەنسایە هەموو ئەمانە تا ئەمڕۆ دیفاعی لەکەن دیفاعی لەکەن ئەمانە لەبەرەوە ئەمێنێتەوە خەڵک چی بکا بەرامبەر ئەم دەسەڵاتە بەجددی ئەم دەسەڵاتە کە هەست بە بەرپرسیارەتی ناکا بەرامبەر خەڵکەکەی ئەم دەسەڵاتەی کە گوێ داتە خەڵکەکەی بەم شێوەیە مامەڵە لەگەڵیاکەکە ئەوە تا هەمومان باسی جەژ نەکەین و ناتوانێ موچەیەک لەو هەموو پارە دزراوەی خۆیان موچەیەک دابین بکەن بۆ ئەم خەڵکە موچە خۆرانی هەرێمی کوردستانە کە خۆتان نەزانن ملیۆنێک و قوسورە ملیۆن و 250,000 زۆر جار باسیەکەن ئەگەر هەر خێزانێک هەر موچەخۆرێک کاگە بوو کاروان دێمە سەری دێمە سەری ڕاستیەکەی فاکتەرە کوردستانیەکە لە ناوخۆی کوردستانە ئەتوانێت چی بکە بۆ باشترکردنی دۆخەکە لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕاستیەکەی بۆشاییەک کارتێکی فشار نەدەین بەدەستەوە بۆ بەغدایەک کە دیارە تەوەجوهەکەی ئاراستەکەی چۆنە کاک هاوار شێخ ڕەوف باست لە ئۆکەیەکی ئەمریکی کردووەکو زانیاری بۆ ئەوەی کە بتوانێت هەرێمی کوردستان نەوتی خۆی بباتەوە با بڵێن بنێرێتەوە دەرێ بە بۆری وە خۆی موچە و شایستە داراییەکان دابش بکە ئەم ئۆکەی ئەمریکیە گەر ئۆکەیەکی سیاسی ناوبرین ڕاستیەکەی بەسە بۆی پرۆسەکە دەست پێ بکاتەوە یان هەندێک ڕەهەندی قانونی دیکە و ڕاستیەکەی پێدەچێت سیاسی دیکەیشی هەبێ وڵای بنۆکو عرضم کردی بۆی بینەرە بەڕێزەکان بە هەڵە لێمان تێنەگەن من ئەوەی کە ئێڵێم زانیاریە ئەنیزان کەسێکم بینی کە بەرپرسێکی ئەمریکی بینی بوو گفتوگۆیەکیان کردبوو و لە گفتوگۆکە ئەم قسەیە کرابوو و هەر بۆ خۆی شێگر سەیری بابەتەکەکەی ئەمریکا ئەو باوڵێن دوو کۆمپانی ئەمریکیان لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێیەکەون یەکسەر کاردانەوەی عێراقا بێ لە بەرچاو گیرا بێت و ئەگەرێکی چاوەڕوان کرا حسابی بۆ کرابێکە کارتی فشاری حکوومەتی عێراقی لە ئێستاە باشترینیان نەناردنی بەشە موچەیە ئەبێت حکوومەتی هەرێمیش پێشەوەی ئەو ئیمزای بکە لەگەڵ پێشەوەی گرێبەستە بکە لەگەڵ ئەو دوو ڕێک کۆمپانیە ئەبێت تێگەیشت بێ لەوەی کە حکوومەتی عێراق باشترین کارتی نەناردنی موچێ بۆی ئەبێ ئەمبیری ئەبووە بیری لەوە کرد بێتەوە هیوادارین بیریشی لەوە کرد بێتەوە طبعا ڕەهەندی قانونی هەیە بەڵام خۆ دەزانی ئێستا لەوەتی بە تایبەتی ترامپ ڕئیسی ئەمریکا ئەم خولێش زیاتر هەموو یعنی یاسا و ڕێسا و هەموو شتێک لەگەڵ خواست و ویستی ئەمریکا و ئیسرائیل لە منتیقەکە ئەگونجێندرێ و ئێمە بیرمان نەچێت پێش ئەوەی کە دەوڵەتی عێراقیش بچێت لە محکەمە لە پاریس داوا لەسەر هەرێمی کوردستان قەیدکا لەسەر مەسەلەی فرۆشتنینەوە خۆ پێشتری شەر ئەو یاسا و محکەمەیە هەبووانە بەڵام تەوقیتێکی مناسب نەبوو بۆی حکوومەتی عێراقی بچێت داوا قەیدکار لە کاتێکا چووکە موقعیەتی هەرێمی کوردستان باش نەبوو لە ڕووی سیاسیەوە ئێستا ئەگەر ئەم هاوکێشەیەوەکو خۆی بمێنێت جەناب تەزانیت ئێستا ئەمریکا و ئیسرائیل لە منتیقەیە زۆر بەخۆت
و کەس ناوێرە شانشانێن و ململانیان لەگەڵ بۆ من مای سەرنجیشە کە حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی وێرای ئەم جارە بکەوێتە ئەم گرەوە ناڕاستە خۆی لەگەڵ ئەمریکا چون وێرای یا پیکرا والله آخر خۆ پێی کراوێ پێی نەکراوێت لە کۆتایی ئەوەی تحملی قانونی بابەتەکە و ئێتەواجهەوە کێ ئیتاری تەنسیقیە بە شێوەیەکی گشتی و محەممەد شیع سۆدانیە بە شێوەیەکی تایبەتی کە وەکو سەرۆکی حکوومەتی عێراقی فدراڵ و من بێگومانم لەوەی کە ئەمریکەکانم ئەم پەیامانیان بە وازەحی پێوتون وەکو پێم وتی وەکو ئاماژەم بۆ کرد مەسلەی ناردنی و فرۆشتنی نەوت بە بۆری احتیمالێکی زۆر کراوەیە من تەمەناکەم و پێشنیارەکەم و ئەپاڕێمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسلەی فرۆشتنی نەوت لە ماوەکانی ڕابردوو بە بۆری دەرسێکی گەورەی وەرگرتبێ توانی بێتی ئەم ماوەیە دراسی هەموو ئەو سەغراتی ناوەنی کوڕ زۆر لە سەغرات گەورەتریش یعنی ئەو کونجوکە لە بەروکە لێنە گەورانی کە لە مەسلەی فرۆشینەوە هەبوو بوو بۆ مای نەزیفی داهاتەکەی وەکو پێویست ناگەڕایەوە هەموو ئەوانە دراسە کرابێ ئەسڵەن ئەمە ئەگەربی بەسینەوە بارودۆخە سیاسێکەوە بە زۆر قسەیشکە لێرە لێوە کراوە ئێستا زانی هاوڕێوای لاتۆ ناوێری باسی مەسلەی دەوڵەت و مەسلەی ئەوەی بڕیارێک بدرێت لە تەوقیتێکی دیاری هەر ناوێری باسی بکەیت بەڕاستی لە ترسی ئەو هەموو جوانی کە لە فەیسبوک وەکو نقڵی جەژنە بەخشێنرێتەوە ئێستا عێراق وەزعی زۆر یعنیگەر خۆی بە تەواوەتی لەسەر جەبهەی ئێرانی ساخ بکاتەوە وەزعی زۆر خراپە بێ هەرێمی کوردستانیش وازەحە من باسم کرد یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەم جارە لەسەر مەسلەی فرۆشتنی غاز یان لەسەر ئەو گرێبەستی غاز ببوورە دەنگێکی وازەحی نەبوو پەیوەندی بۆ هەیە تێگەیشتووە چی لە ئارادای یان بووە بە بەشێکی وەکو شەریک من لەوانێ هەردوو احتیمالەکە وارد بێ لەوانێ هەردوو احتیمالەکە وارد بێ بەڵام احتیمالی یەکەمیان زیاتر ڕۆڵی گێڕێ باشە ئەویش ئەوەیە ئەمریکا ئەم بابەتەی پێشنیار کردو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وازەحە ترامپ و ئێستای ئەوی پێوترە ترامپیزم بەدوای بە تایبەتی بەرژەوەندەی ئابوووریەکانی ئەمریکاوە گەڕن لە هەموو ینی سیاست بۆ جۆراکەن و نەیان شاردۆتەوە ئیعلانیان کردووە جا ئەمە ئەکرێ وەکو دەرفەت سیر کرێ ئەکرێژ وەکو دەرفەتەکانی پێش و ئەمیش خسار کرێ و ئەمیش چۆنەڵی لە دەست دەرکرێ من هیوادارم جارە ئەمە ئەوەی کە مای ئومێد نییە ئەوەی کە دڵی ئینسان خۆش ناکە ئەوەیە ئەم پەرتی و ئەم ئاژاوە ناوخۆی و ئەم نەبوونی ئاشتی کۆمەڵایەتی و ئەم نەبوونی تەبایی سیاسی لەبینی هێزە سیاسەکان ئەمانە بۆ معلوماتێ ئەگەر ئێمە فرسەتێکیشمان بۆ هات بێتە پێشەوە ئەمانە زەرری لێە بۆیە خۆزگە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی یەکەم لەم کەیساهی ئەوە لەبەری گەورەترین هێزی سیاسیە لە کوردستانە و زۆرترین نوێنەراتی ئیداری حکومیشی هەیە بە پێشەوە بەڕاستی دەستی کردای بم بادرەیەکی ئاشتەوایی جا لە بینی پارتی و یەکێتی لە بینی یەکێتی و هەموو ئەو ئەطرافانی کە نزاعی هەیە لەگەڵا لە بینی هەموو حیزبەکان تێگەیشتنێکی درووە لە هەمووی مهمتر ئوستاز خوا بۆی خەڵک بە غەڵەت لەمە تێنەگا من قەنەعەتم وایە بەشێکی پەیوەندی بۆ هەنگاوانەوەی کە ساڵانێکە هەمومان داوایەکەین و نانرێ ئێستا بۆچی پەرلەمانی کوردستان ئەکتیڤ ناکرێت بۆچی حکوومەتی تازە تەشکیل ناکرێت لەگەڵ ئەوەی کە تۆ پێ دوایە ئاسۆی چانسێکی تازە لە منطقە لە ساحەکە دروست بۆ بۆچی تۆش هەنگاوەکان خێرا ناکەیت هاوتەریبی ناکەیت ئەمانەی چیمای دڵخۆشی نییە بەڕاست سوپاس دەکەم کاکە ئەبوو کاروان ئەزانی کە لە ڕەهەندە سیاسیەکەیەوە باس لەم پرساکەی بە تایبەت پەیوەست بە دەرەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراق بەردەوام جۆمان لی بووە ئەمریکا ئەو پەری ڕەخنەیشی لە عێراق هەبوو بێ و عێراق بە تەواوەتی خۆی ڕادستی ئێران کردبێ بەڵام قسەی عێراق بۆ هەرێمی کوردستان و عێراق ئەوە بووە کە ئێمە هەرێمێکی کوردستانمانەوێ پشگیری لە هەرێمی کوردستانەکەین لە چوارچێوەی عێراقێکی فدرالی دیموکراتیە پێت وایە یعنی لە چوارچەوەی ئەم گۆڕانکاریانەی کە هەن ئەکرێ مەزاجی نێو دەوڵەتی و هەرێمی لەم بارەیەوە بگۆڕێ یان ئەگەری گۆڕانکاری لەو بارەیەوە پێدەچێ هەندێک قورس بێت چونکە پەیوەستە بە گۆڕینی زۆرێک لە استراتیژەکان لە ناوچەکەیە مەزاجەکە وەکو خۆیەتی پشگیری لە هەرێمی کوردستانی لە چوارچەوەی عێراقی فدرالە یان پێدەچێ مەزاجە بگۆڕێ من هیوادارم بوارم پێ بدەی کە تا ئەفکارەکانم بگەێنم بۆنە بەڕاستی
من دەمەوێت لەو بابەتەی ئەمریکاوە کە کاک هاواریش باسی کرد ڕەنگە ئەوش باسی نەکردایە هەر بابەتێکی گرنگ بوو من قسە لەسەرەوە ناکەم ڕۆڵی ئەمریکا لە دنیا و لە ناوچەکە چییە و چی نییە بەڵام ئەمریکا ئەگەر پێناسەکەی بکەین هەر ئەمڕۆ ئەمریکا بە هاوپەیمانانی ناتۆ ئەڵێ وەزیری طبعاً وەزیری دیفاعی ئەمریکیاڵێ ئەڵێ پشت بە ئێمە مەبەستن دیفاعتان لێ بکەین ئەمریکا خۆمان تەجروبەیەکی تاڵمان لەگەڵ ڕابردووی ئەمریکا هەیە لە حەفتاکانەوە بگرە و لە هەموو خەتەکانە ئەبینین ئەمریکا بە پێی بەرژەوەندەکانی تەعامل لەگەڵەکە بەڕێزێکی سەرکردا دوای 16 ئۆکتۆبەر ئەو ڕووداوای ڕوویدا لە کۆبوونەوەیەکە وتی ئەرێ ئێوە زانن ئەمریکا بێ ئەخلاقە تر ئێمەش خۆمان پێ نەگیرا من لە یەکێک بووم لەوێ تم بۆ ئێمە تازە زانین ئەمریکا بێ ئەخلاقە لەبەرەوە کاتێک پێویست ئەکا ئێمە بەوردی جوگرافیای هەرێمی کوردستان دیراست بکەین ئەم جوگرافیای هەرێمی کوردستانە جوگرافیەکەیە بە جددی پێتانەڵێم خەتەرناکەتە بۆ بە زندانی جوگرافیان نووسراوە ئێمە دەزانین ئەمڕۆ ئەمریکا ڕۆڵی چییە لە بەرامبەر ئەمە ئێمە سەر بە عێراقەکین ئەم عێراقا پەیوەندیەکی بەهێزی هەیە ئەگەر نەتوانین بڵێن بەشێکە لە ئێران هین نییە ئەم ئێرانە دیسان دەبێ ناکرێ ئێران تورکیا ڕەچاوی ئەم دوو دەوڵەتە هەرێمایەتیە نەکەین ڕەنگە ئەگەر لە من بپرسی تاکو ئەم دەسەڵاتانەی لە ئێران هەیە لە تورکایە زۆر قورسە زەحمەتە ئەوەی کە باسەکرێ کوردستان لەو گۆڕانکاریانەی کە دروستە بێتەوە ڕەنگە پشکی شێری بکە یان سەرکەوێ خۆ من دەزانم هەر گۆڕانکاریە لە دنیا دروست بێ لە سنوورەکان دروست بێ من پێم وایە دوو هۆکار هەیە دوو هۆکاری گرنگەیە ڕەنگە ئەو ملەتانە و ئەو دەوڵەتانەی با بڵێن ئەو ملەتانەی کە با بڵێن پێگەیەکیانەیە بەرنامەی هاوبەشیانەیە خەڵکیان لەگەڵایە لە نەتیجە ئەگەر گۆڕانکاری دروست بێ لە قانزازیان ئەبێ و ئەو ملەتانەی و ئەو هەرێمانەی وەکو ئێمە من پێم وایە کەوا پەرش و بڵاوین کەوا خاوەن سیاسەتێکی سربەخۆیی کوردستانیانە نین کە ئەوە ئێمە پەیوەندەکانمان لەگەڵ بەغا بەش بەشە پەیوەندەکانمان لەگەڵ دەوڵەتە ئەقلیمەکان بەش بەشە لە نەتیجەی ئەگەر ئەو باسەی دەکرێت کە زەرف و گۆڕانکاریەک بەڕێوەیە من قەناعەتم وایە لە ساڵحمانیە بۆیە سیاست ئەبێ لایەنی کوردستانی سەرکردایەتی سیاسی کوردستانی بە جۆرێک سیاست بکە عاملەکانی تر هەر پشت بە ئەمریکا نەبەستێ کاگە بووکاروان عاملەکانی دیکە دراوسەکانمانە دەبێ بزانێت چۆن تەعامل لەگەڵ باش دراوسەکانمانن ئەوەی کە بەسەریانە دابەشکراون تۆ سەیری مامەڵەی باشە با ئەم پرسیارە بکەم با ئەم پرسیارم بکەم ئەوەشم پێ بڵێ عاملەکانی دیکە ئێران لە ڕێی بەغدادەوە ڕاستیەکەی کەمترین مافی فیدرالی سیاسی و ئیداری و ئابووری بارەمی کوردستان ڕنابینێ لە کاتێکە قەرار بوو عێراقی نوێ وابێ تورکایە مامەڵەی تورکیا ڕاستیەکەی لەگەڵ هەرێمی کوردستانە ڕوونە چۆنە و چۆن نییە لەو نێوەندەیە هەرێمی کوردستان چۆن خوێندنەوە بۆ عاملەکانی دیکە بکە بەڵام بە جۆرێک لە هیواوە سەیری بۆ نمونە ئەمریکا یان هەر زلهێزێکی دیکە نەکە لە ناوچەکەیە کە ینی بەسیترین شت ئاسانترین شت ئەوە چەند ماوەیەکە ئەمریکا باز لەوەکە سایکزبی کۆشتێکی خراپ بوو ئەمریکا ناچێتەوە ناوی ئێمە لەوەتەی هەین گرەیمان لە سایکزبی کۆ هەیە ئەمە بۆ خراپە گەر وەکو استراتیژ دواتر یەک بگرنەوە بەڵێ بەڕێزم ئێمە قسەمان لەسەرکرد نەمانوتووە ئەمریکا و عاملی ئەمریکی و دەوڵەتی بەهند وەرنەگیرێ بەڵام ئێمە باس لەوەکەین ئێمە گەمارۆ دراوین بەو دەوڵەتانەی کە بە تەواوەتی ناکۆکن لەگەڵ چارەسەری کێشەی گەلی کوردستان لە شوێنی خۆیانە لەبەرەوە تەماشاکە ئێران ئەوە بە ئاشکرا عێراق بەکاردێنێ و ئەو ئیتفاقیەی کراوە کە ئێستا
لەسەر گاز کە باس کرا ئیتفاقەیەکە ئەوەندەی با بڵێن دژی عێراق بێ ئەوەندە دژی ئێرانە. ئێران دەستەوەستان ناوەستێ. ئێمە من هەموو جارێ باسی ئەوم کردووە. من پێم خۆشە پارتی دیموکراتی کوردستان عیلاقەی لەگەڵ تورکیا هەیە. پێشم خۆشە و پێم باشە یەکێتی نیشتوانی کوردستان عیلاقەی لەگەڵ ئێران هەیە. بەڵام مشکلەکە لەوایە ئەم دوو عیلاقەیە بۆ مەسلحەتی گەلی کوردستان بەکار نایەنرێ، بۆ دژایەتی یەکتری بەکاردێنرێ. ئێران ئەگەر زیادەڕۆیی بکرێت من نمونەیەکتان بۆ دێنمەوە ئەگەر مەجالتان هەبێ. یعنی کاتێک ئەنسار ئیسلام لە جوندل ئیسلام و ئەنسار ئیسلام لە هەڵەبجە ئەو منتیقە دروست بوون، لە دوای شەڕی شنووریە بە کلاشینکۆف و ڕایان کرد لە تاوێرە خۆیان گردووە. بەڵام یەکێتی یەکمان ئەفویدا ئەو مانگە لە ئێرانەوە سەدان چەک و سلاح بۆ ئەنسار ئیسلام هاتووە کە تا پرۆسەی ڕووخان ئەوانە لە هێرش بردن هەبوون بۆ سەیسایق و ئەوانە. ئێستاش ئێران کاتی ئێستاش خەڵکێکی وایە ئەڵێ تورکیا داعش بەخێوەکە. ئێستاش خەڵکێکی وایە بیرکردنەوەی وایە داعش لە ئێرانی شێ. جا بۆی زۆر دوور نەکەوینەوە کاگە بوو کاروان لە پرسە ئانیەکەی نێوان هەرێمی کوردستان و عێراق. سوپاس دەکەم دێمە وڵات بە دڵنیاییەوە و باسی ئێستا ئەکەین ئێمە لەگەڵ عێراق قایترە بێ چۆن دووبارە بکەوینەوە گفتوگۆ بۆ چارە سەرمادەم ئێوە پێتان باشە هەر چۆنێک بێمە عامیلەکانی ناوخۆیی و ناوچەیی بە هەندوەر بگرین تەنها عامیلە دەرەکیەکاننا. کاک هاوار شێخ ڕەووف ئەگەر ئێمەش بینە سەرەوەی بە هەرێمی کوردستان دووشت لە بەرچاو بگرێ. یەکەم هەندێک با بڵین فاکتەری دەرەکی هەنکاکرێت دەستیان بۆ بەرێ بۆ ئەوەی دەرگایکی بەڕوا بکرێتەوە لە نمونەی ئەو ڕێکەوتنانی غازکە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکەیە کراون لە نێوەن با بڵێن سەرباری ئەمەش ئێمە عامیلی ناوخۆیشمانەیە لەگەڵ عێراقا. دەستور هێڵی گشتی تایە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە دارایی و با بڵێن سامانی سروشتی نێوان هەرێمی کوردستان و عێراق. خۆ ئەگەر چارەسەریشی تیابێن نیەت هەیە بۆ ئەوەی لە چوارچەوەی دەستورا چارەسەرەکە دەربێنین و هەردووکمان بڵین ئەمە چارەسەرەکە و باەتر وا مامەڵە بکەین یان بەردەوام ئەم تێگەیشتنی هەردوولا کە تێگەیشتنی جیاوازە لە باری دەستورەوە هەردوولا ناچارەکە ئەم شتێکی دیاریکراوە بڵێ و شتێکی دیاریکراوی دیکە. کێشەکە ئەوەیە دەستور کێ جێبەجێیەکە. من پێم وتی لە تەوقیتێکە عێراق زۆر شپرزە بوو ئێمە زەعمان زۆر باش بوو کە ئەوان استیقراریان کرد ئێمە ینی بەرامبەر ئێمە دەستیان کرد بە هەندێک تەجاوزات ڕەنگە پێشتر کورد هەندێک لە مافی ئەوانی خواردوێ بە تایبەتی لە مەسەلەی بوجە و تەمیل و نەفەقات و کۆمەڵێ ڕەهەندەوە. من زۆر بێ ئومێدم لە مەسەلەی دەستور و لە مەحاکمی عێراقی چونکە لە کۆتاوێ مەحاکمی عێراقی یان دەستور تەفسیرەکەن و حکم قەراری لەسەرێنوانە بیرم بیات ماوەیەک پێش ئێستا ساڵێک دو ساڵ لەمەوە پێش لە محکەمەی فیدراڵی عێراقی قسەیەکە بوو لەسەر ئەوەی مەسەلەی تەوتین تەفسیری تەوتین وانە هەموو بانقەکانیکە هەموو بانقانی کە ڕخسەتی قانونیان هەیە ئیجازەی قانونمۆڵەتیان هەیە خۆیان هەیە لە پرۆسەی بە بانکیکردنی موچە لە هەرێمی کوردستان بەشداری بکەن. دوێنێ گوێم لە ڕوونکردنەوە یان قسەی یەکێک بوو لە ڕوتی هەڵوێست لە سلێمانی ئەڵێ ئێمە چوین بۆ محکەمەی فیدرالی لەوێ پێی وتوین پیان وتوانێت تەوتین نەکراوە تەوتینێکێکە لە مشکلەکان و تەوتین ئەوان چون بانقی ئەهلیان هێناوە هەژماری من یعنی بانقی ئەهلیوانێ ئەمەڵە بانقی ئەهلی ئەم قسە متەناقزە لە بینی دوو فترە هەر دوێنێ شەو چاوپێکەوتنێکی بەڕێز سوودانیم بەرچاوکەوت باسی ئەوە کە ئەڵێ باس پرسیاری هەژماری من و تەوتینی لێکن ئەڵێ کاکە ئێوە بانقانی کە بانقە ئەهلیەکان ئەوانە هەر بانکی مرکزی دەسەڵاتی ناوە پیان ڕوخسەتی ناوە پیان ئیجازەی نەشاتی مەصرفی ناوە پیان کاتە ئێمە چۆن بۆمان من قسەی سوودانی نەقڵەکەم بینەری بەڕێز و خۆشەویست چۆن بۆمان هەبێ بڵین ئێوە بەشداری مەکەن یا باسی شتێکی کاکە ئەڵێ گەر من بگەڕێن ینی هەموو کەسێک دەتوانێت بگەڕێ بیدۆزێتەوە ڤیدیۆ ئەڵێ ئەگەر ئێمە موچە بە مرکزی خەرشکەی دابشکەین ئەڵێ حکومەتی هەرێمی کوردستانی ترچی جەنابیش بینی وتوانێت ئێستا یعنی چی دیزانەوە مەسەلەی تەوتین باش ئەم دوو سێ مانگی پێشوو بۆ بێدەنگەکرا لەمە خۆ بە بەرچاوی عێراقەوە بانکەکانە هاتن پرۆسەی
کردنەوەی حسابیان بۆ بانق ئاهلەکان هاتن پرۆسی کردنەوەی حسابیان بۆ ڕاست فەرمانبەرانە کرد ئێستا چی گۆڕای ینی چی بۆ دووسێ مانگە دەنگە نییە قسەد نییە بۆ ئێستا لە پڕدوایەوەی کەم عقدا ئیمزاکرێ اینجا ئێستا کاکی بەڕێز لە دنیا کۆمەڵی حەدەسی سیر و سەمەرە ڕوەیە بۆی خەڵک ئەو نەخیاڵی لای مەسلەی دەستور و قانون و یاسا و ئەوانە نەبێ زیاتر سیاست ئاراستەی شتەکان شێوە پێ ئەگرێ و ڕووداوەکان ئاراستاکە مەسەرەن حەماس و غەزت پێش دەستپێکردنی شەڕی غەزە پێش دەستپێکردنی هێرشی حەماس بۆ سەر غەزە هێزێکی حساب بۆ نەکراو نەبوون لە منتیقای زۆر گەورە نەبوون عنی بەڕاستی هێز بوون وانە توانیان ئەو تادیدە گەورەی ئیسرائیل بێن ئێستا چی ماوەتەوە حیزبوڵا هەردەنگی نەما کە جاران هەر بێتاقەتە بوون بێتاقەتی هەنە ساروخیانە نابە ئیسرائیلەوە جۆلانی یعنی بعد خەڵک سەرنج لەم حەدەسە سەریعانی ئەم ئاخیرە بعد تکایە جۆلانی داواکراوێکی لە یاسا هەڵاتووی عێراقی سووری ئەمریکی بوو لە عێراق ئەمر قەبزیە بوو لە سووریا بە هەمان شێوە لەلایەن ئەمریکا 25 میلیۆن دلار لەسەر هەر کەسێک زانیارێک بدات لەسەر جۆلانی هێواش ئێستا جۆلانی بە مبارەکی ئەمریکی هێنراوەتەوە کراوە بە ڕئیسی سووریا و حەچی محکەمەی دنیاژێ لی بێدەنگەوانە لە کاتێک ئاتوانی بڵێ جەریمەی مەشودەیە هەیە ینی ناڵم جەریمەی مەشودە بە تەفسیرە قانونێکە بەڵام ڤیدۆ هەیە واقعین هەیە با بڵێن فایلی هەیە ئەمە وازحە لەبەرەوە هەموو شتێک لە ئێستا لە دەرەوەی یاسا و سنوور مەسەلەن بیبەستینەوە پرسیارێکی پێشووتری بەڕێستەوە تۆ باسی ئەوە لە من پرسیاری ئەوەت کرد لە ڕووی قانونیەوە چۆن ئەگەر هەرێم دەست بکاتەوە بە فرۆشتنینەوە دەڵا لە ڕووی قانونیەوە علاقی بەخواستی ئەمریکاوە هەیە و علاقی بە ڕەتفعلی ئەمریکا و ئەین عەفو ئێران و رووسیاوە هەیە ئەگەر ئێران و رووسیا لە موقعیتێکان نەبن بتوانن تهدیدێکی قورس بکەن غازی شەڕات و نەوتی شەڕات و عێراقیش تا ئێوارە بچێت لە هەر محکەمێک لە محکەمەکانی دنیا بە تایبەتی لە سەردەمی ترامپ و لەم قۆناغی ترامپیزمە بچێت دەعوا قەیتکە کەس جوابی نایەتەوە ترامپ تورکیا پەیوەندێکی باشی لەگەڵ عێراقا دروست کردووە پرۆژێکی استراتیژیش لە بینی هەردووچانە هەیە ڕێگەی گەشە پێدان جا ئەوەی هەرێمی کوردستان بۆ تورکیایکە عێراق بۆ یەکان نایکات عێراق جا کاک ڕەنجگان ئەفوو ناوەکەم لە یاد کردو بۆ ڕاستێکی ببوورە کاک ڕەنج خۆت دەزانین تورکیا چەند پێویستی بە غازە چی شوێنێکی کە هەیە بەقەدەر هەرێمی کوردستان توانێت تەنازل لە حقوقی خۆی بکە بۆ تورکیا طبعا هەنێکیشی فەرزە بەسەر هەرێمی کوردستانە علاقی بە موقعیتی جغرافی تۆ هەیە وەکو کاک ئەبوو کاروانی باسی کرد علاقی بە زۆر هۆکار و فاکتەرەوە هەیە جا لە فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان تورکیا مستەفید و یا مستەفید نەبوو حتا عائلە ئەردۆغان وکو عائلە مستەفید بوون یا مستەفید نەبوون جا تۆ بە کورتی پێم بڵێ چارەسەرمان هەیە لەگەڵ عێراقا دەستی بۆ بەرین دووبارە گفتوگۆ بکەینەوە چوسانم لە ئەلف تا یایی من پێم وایە لە دوای پێم دەستبردنی هەرێمی و نێودەوڵەتیش هەیە کورد کامیان بکە من پێم وایە لە دوایی جەژن گەڕێکی گفتوگۆی گەرموگوڕ لە بینی هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە چێ بە بەشداریکردنی پشتی پەردەی چەند لایەنێکی دەرەکیش گەیشتنە نەتیجە گەیشتنە تاوان گەیشتنە نەتیجەش بەدڵی عێراق نابێ بەڕاستی بەو شێوەیە نابێت کە عێراق زۆر بەدڵی بێت بۆ فاکتەرەکە چێتە ئەمریکای لە منتیقەکە مەسلەی غاجا من تخوا ئەزانین چی ئینسان گریا نازانم ئێمە پێ بکەنین یا بگرین ماوەک پێش ئێستا تۆ شایەتی کاگڕن ئەگەر وانێ با کاگە کاروانیش کە گوێی لە دەنگمە بڵێوانێ ماوەک پێش ئێستا کە ئەم عقدی غازە کرا باشە ویژدانتان گوێتان لە چەند کەس بوو ئەنوم کۆمپانیانە ئەمریکی نین خەڵکی مەشهور و ناسراو وانە بوو ئەنم بابم کاردانەوە کە پێتوای سلمێنێکە ئەمریکی جا ئوستاز ئەی وەزیری ئابووری ئەمریکاڵێکی ئەو تەسریحانی نازم وەزارەتی خارجی بوو وەزارەتی دەرەوە شەی بوو وەزارەتی پێم وایە بێ نەوتی وزەیە نەوتە بەڵێ شەی بوو ئەوان لەن کۆمپانیەکان ئەمریکی نەڵێن ئێمان ئاگەمان لە مەتنی گرێبەستەکە هەیەەوە ئیلە ئاخریهی یعنی ئەم خطابش کاکە من طبعا لەگەڵ خطابێکی نەقدی ئەخلاقی وردی ئەکادیمیم لە دژی سیاسەتی ڕابردووی نەوت لە هەرێمی کوردستان ئەبێت هەموو ئەو هێزانەی کە چاوێن لە بەرژەوەندێ باڵاکان جا هێز لە کەسێکەوە دەست پێکە با بڵێن ئەو شخصیاتانە معنەویەمە یا طبیعیە ئەبێ چاومان لە ئەوانی کە چاومان لە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانە
ئەبێ ئەو خطابە نەقدی کە هەمانە خطابێکی نەقدی زۆر ئەخلاقی بێ، یعنی من لە ڕقی ماڵە دراوسێنێ ماڵی خۆم کاوتکەم و دیسانەوە سەرنجە خەمەوە سەر وەڵامی پرسیارەکەت دوای ئەم جەژن خۆزگە بۆ بەداخەوم، یعنی زۆر بەداخم خۆزگە بۆ جەژن موچە باتایە بۆ خەڵک زام خەڵک ئێستا چەند بێتاقەتە لە بینینی ئێمەش کە هیچ لەو پرۆسای هیچ نین و هیچ دەخلێکمان نییە غیری ئەوەی ئەمانە قسەیەکی چاپ بکەین ڕوونکردنەوە بین خۆزگە موچە بەهاتە دڵی خەڵک خۆش بە بەڵام دوای جەژن بێگومان بەلایە کاکەوێت. سپاس دەکەم کاکە ئەبوو کاروان ئەخیر پرسیارت لێەکە کوردستان بۆچی حەقی خۆی نەبێ ڕاستیەکەی بیر لە بەرژەوەندی خۆی بکاتەوە سەرباری هەموو ڕەخنانەی کە هەمانە منیش و تۆیش و کاکە هاواریش بۆچی حەقی خۆی نییە لە دەرەوەی سنوورەکانی عێراقیش بیر لە جۆرێک لە چارەسەر بکاتەوە لە بەرژەوەندی خۆی بکاتەوە خۆ زۆر جار پێش دەچێ ینی لە دەرەوە بەرژەوەندیەکە بۆ هەرێمی کوردستان هێنرابێ و ئەگەر وەکو سەپاندنیش بیڵێم سەپێنرابێ و لەو نێوەندای کارتی کوردستان کارتی هەرێمی کوردستان چییە کاتێک کە دووبارە ئەکەوێتەوە گفتوگۆ ینی گفتوگۆ لە بینی هەرێمی کوردستان و عێراقا ئەڵە شەڕون لابد دەمنه ئەوە دەکەونەوە گفتوگۆ کارتەکانی ئێمە چین بۆی بتوانین لەم تێگەیشتنە فیدرالیەی بینی ئێمە و ئەوانە کە جیاوازە بگەین بە جۆرێک لە ڕێکەوتن بەس بە کورتی سپاس دەکەم. باشە سەر چاوم وەڵەن من وەک شوعەیەکیش با بڵێن من لەگەڵەوەم دووست بە بەیانی کوردستان ببێتە دەوڵەت و دەوڵەتی سربەخۆی خۆی هەبێ ئەمە وازەحە و منیات جیاوازە لە ئیمکانیات بێت تۆ واقعی دەولی و ئەقلیمی و ناوخۆیی خۆت بکەێنیتەوە بۆ هەموویەکە من ئێستا قسە لەسەرەوەکە ئەو دەستورەی کە باسەکرا و سەرکردایەتی کورد شانازی پێوە کرد ئەوە زۆر لە جێی خۆیان نەبوو هەڵە بوو چونکە زیاتر لە 50 مادەی دەستور دەبێت تەنظیم بکرێ بە یاسا کاتێ تەنظیم یەکەی بە یاسا تەفسیری جۆراوجۆر هەڵەگرێ جۆرە تەنانەت ئێمەش لە وەختی خۆی کە چووینە عمق دوای داعش وتمانەوە مادەی 140مان جێبەجێ کردێ بەبێ ئەوە لەبەرەوە من قسەی سەرکردەکانی کورد ناکەمەوە بڵێم عمقی استراتیجی کورد لە بەغدایە بەڵام ئێستا ناچاری وامان لێکە لەگەڵ بەغدا ڕێککەوین زمانێکی هاوبەش بدۆزینەوە لایەنە نقصانەکانی خۆمان کاک هاواریش باسی کرد چارەسەری بکەین ئێمە ئەڵێن 300 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئەڕوا کاتێ تێی لەسەر دەستکەوت و ئینتاجەکەی کوا ڕوبعێکشی سەدی ناکەین کوا داهاتی ناخۆی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی قیادەکردن و بەڕێوەبردننی هەرێمەوە هەرێمی کوردستان و سەرکردەکانی و حکومڕانانی کۆمەڵێ نوقسانی گەورەیانەیە با لە خۆمان و دەستی بۆ بکەین نوقسانەکان خۆمان چارەسەر بکەین لەسەر بەرنمەیەکی هاوبەش ڕێککەوین تێکۆشان بکەین بۆ دیفاعکردن لە بارودۆخی خۆمان ئەم سیراعەی ئێستا هەیە ڕاکردن بۆ بەخرا هەرێکی بە جۆرێک و بۆ پاشقولێدان ئەوی تر نامانگەیەنێتە نەتیجە ئەوەی ئەم بەڕێزانە ئەیکەن کە ئێستا هەرێمی کوردستان بەڕێوەبن دوورە لە بەرژەوەندی گەلی کوردستان بۆیە حەق خۆیەتی کورد پایە هەنگاو بانگوە ئیش بکە بۆ ئەوەی مافەکانی خۆی بە تەواوەتی بچەسپێنێ بەڵام دەبێ پێش هەموو شتێک نوقسانەکانی خۆی چارەسەر بکە من تەمەنامە کرد پارتی وەکێتی ئەم موچەیە ئەم مانگەیانە لە پارەی احتیاتی خۆیان لەوانەی کە هەیەە لە دەرەوەی وڵات بیان توانایە موچەیەکیان بدایەتە خەڵک بۆ ئەوەی خەڵک ئەوەندەی ترە پشتی پێ بوەستایە بۆ ئەوەی ئەوەندەی ترە خەڵک زۆر بە کورتی ئەخیر پرسیارت لە یەکەم کاکە بووکاروان تێکۆشەرە تاریخێکی هەیە باشە بە کورتی وەڵامم بەرەوە ئەکەوینەوە گفتوگۆ لەگەڵ عێراقا لەگەڵ بەغدایە ئێمە بە هەمان میکانیزمەکانی پێشوو دەتوانین بگەینە ڕێکەوتنێکی دیاریکراو لەگەڵ بەغای یانە بێ کاڵم میکانیزم زیاتر مەبەستیشم بیرکردنەوەیە یانە بێ بە بیرکردنەوەی دیکە بە داواکاری دیکەەوە بچینەوە بەغدا کە پێ دەچێت دووبارە بچینەوە سەر پرسە سەرەکیەکانی پێکەوە بوون لەگەڵ عێراقا اینجا ئەتوانین گرفتەکان چارەسەر بکەین. من قەناعەتم وایە یعنی ئەچینە گفتوگۆوە
ئەچینە گفتوگۆیە پێویستە ئەو ڕێککەوتنانەی ئێمە کردومانە ئیلتیزامی پێوە بکەین ناوماڵی خۆمان ڕێک بکەینەوە وەزئی خۆمان باشتر بکەینەوە کە دەزانین بەرامبەر دەوڵەتێکی بەم شێوەیە تەعاملمان لەگەڵاکە بەبێ ئەمە بەبێ کاری هاوبەش لە کاتێکا من زۆر نائومێدم بە تایبەتی ئەوەی هەرێمی کوردستان ئەباتە ڕێوە دوو حیزبی سیاسین هەست بە بەرپرسیارەتی بەرامبەر ئەم قۆناغە ناکەن لەم بارودۆخەی کە وەکو دەوترێن نانی خەڵک ئەبردرێ ئەوان خطابیان هەرێکی بە شێوەیەکە هەرێکێک بە تعلیق و ڕخنەکانی جیاوازە لەگەڵ ئەوی ترا دانانشن بەیەکەوە لە ئاستە جاجاکان لەبەرەوە من بۆ خۆم بەداخەوە ناومێدم لە قیادەکردنی ئەمانە ئەگینا لە حیوار و گفتوگۆ من تەمەنامە کرد تەمەنا ئێستا توانایەکی ئەوتۆمان بوو تا کاکە خۆ ئێمە هەندێک جار بە شێوەیەک تەعاملەکەین وەکو ئەوەی نییە شەڕی عالەمی سێهەم دروست بوو بێت و ئێمە پشکمان تیا بێت و سەرکەوتوو بوو بێت لەو جەڕا هەندێک جار من قسەم لەسەر کردووە هەندێک مەسئولینی ئێمە تەسریحەدا ئەڵێ جێشی ئەحمەری سۆڤێتی جارانی لە پشتەوەیە لەبەرەوە زۆر بە وریاییوە ئەبێت تەعامل لەگەڵ ئەم واقعە بکەین تاکو ئەمڕۆ ناتوانین لە مۆزعە زیاتر ئەگەر پێمانە کرێ بابیکەین ئەگە پێمان کرێ بابیکەین لەبەرەوە بۆ ئەم زەمەنە بۆ ئەم قۆناغا کە گفتوگۆ حیوار ئەوەیە لەگەڵ بەغدا بیکەین وەکو چۆن پێشتریان عوبقی استراتیژی ئێمە لە بەغدایە با چارەسەری بکەین و ئەو کێشە و گرفتانەی کە هەمانە چارەسەری بکەین لە نەتیجە عێراق عەقڵیەتێکی شۆڤێنیەیە نەتیجە عێراق ئەوێ دەوڵەتێکی مرکزی بێ کوردستان با بڵێن بەو مافەی کە پێشتر و پێش ڕاپەڕی دوای ڕاپەڕی بۆی دروستکرا ئەوە پێیان کرێ ئەوەشمان لێ وەرەگرنەوە سوپاس دەکەم کاکە ئەبوو کاروان ئەندای مەکتەبی سیاسی حزبی شیوعی کوردستان گەلێک سوپاس لە کفریەوە لەگەڵ مابووی کاک هاوڕ شێخرۆف سپۆڕی دارەی ئابووری سوپاس یەکشت ڕاست بکەمەوە وەزارەتی ئابووری ئەمریکا نیەتی مەبەستم پایلی ئابووری بوو کە وەزارەتی تیجارە و وەزارەتی خەزیانەی هێبۆی بە هەڵە لەسەرمان تەسجیل نەکرد خۆش بێ هاوڕ شێخرۆف سپۆڕی دارەی ئابووری گەلێک سوپاس بەدوعا